باشە ئەگەر خوایەک خالق نییە چۆنە پەرسترێ ئەگەر خوایەک هەموو صیفەتەکانی متەکامل نین چۆنە پەرسترێ بۆیە بەڕاستی لە تەوحیدە یەکخوا پەرستی زۆر مهمە ئینسان کە فێری ڕبوبیەتە بێ معناکانی وشەی الرب يعني وەکو السيد ومالك ومطاع ومربي وأوانا انجا صفاتكاني خواي پروردگار وأسماءكاني كفير وكو خلق وملك وزرر ونفع وتسير وتصوير وجعل وإنشاء وإسقاء وإطعام وأوانيتر كسيركي دراسي أم أسماء وصفاتكي خود خوشويستي خواد بوزياتر دبي وحزكي بي پرستي إنسان تا باشتر بيناسي باشتر حزكا خواب بپرسته ئەنجا کە باشتر خوای پەرست باشتریش پابەند دەبێت دیسان بە پەیامەکەیەوە کەوابوو لە مەجالی ناسین و پەرستن و بەرنامەکەی لە هەر سێ تەوحیدەکە هەر سێ باسی تەوحیدەکە زیاتر ئینسانە چێتە پێشتر لێرەش بە هەمان شێوێ ئەفەرمێ قال ربكم رب السماوات والأرض خوای خاوەنی ئەم هەموو ئاسمانانە و زەوی یەکسەر سەرنجیان ڕاشێشێ بۆ شتێک کە ئەو بتانەی داتان ناونەی پەرستن هیچ قیمەتێکیان نییە هیچ شتێکیان نەکردووە نە خەڵقیان کردووە نە مولکیان هەیە نە عیلمیان هەیە نە ئەجوڵێنەوە نە هەستیان هەیە هیچ شتێکیان نییە بەڵام خوای پەروەردگار خاوەنی ئێوەش و ئاسمانەکان و زەویشە و هەرچی شتێکیش کە تایە دروست کراوە ئەو دروستی کردوونەوە ئەنا عەلا ذەلِکە من الشاهیدین